ڕێگا یەکەم جار دەین باس لە ڕێگای هەمووتۆنەکەین زان ڕێگای هەمووتۆن چییە؟ کە سنوورەکەی لە گەڵی حەلیبەکەوە دەست پێ دەکات تا دوا سنوور کە عاجی ئۆمەرانە ئەو کاتە گوندێک بووە لە ساڵی 86 لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆیە لەبەر ئەوەی کەوا قوربانیانی هاتوچۆ هێندە زۆر بوونە ئێستا لەسەر ئاستی بڵین یعنی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەر ئەوەن دەژنا بەڵکو بە شێوەیەکی ڕێژەی جیهانی کەوا زۆر بووە ئەمڕۆمان بە باش زانێکەوە لە ساڵیادی ئەو قوربانیانە ینی ئەم ڕۆژە زیندوو بکەینەوە. باشکرا و ڕێگەیەکی دوو ڕێڕە و بەرامبەرە کە بەرامبەریەکە لە ناوەڕاستی جیاکەرەوەیەکەیە ڕێگا خزمەتگوزاریەکانی شاوشان ئامان لەم سنمینەرە وەک هەست کرا دوای چەندی ڕێکاری ئیجراعاتی لەلایەن لانی پەیوەندیدار وەکو هاتسۆ کەوا وەرگرتنی ئیجراعات و کۆنتڕۆڵکەرە ڕەفتارەکانی تاک یاخۆ شوفێر یاخۆ هاوڵاتی یاخۆ پیادەڕۆ بۆ کەمکردنەوەی ڕێژەی قوربانی هاتچۆ و داواکانی هاتچۆ بەسنی بەتەنیا بۆیە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی هاوکار بێ وە کۆمەلگا بێتە سەرخەت بە سەرجەم دامودەستگاکانی وازانکۆش بە حکمی ئەوەی کە نێوەندی ئەکادمی و توێژینەوەیە لە سەرجەم سیکتەرەکان بۆیە ئەمانەیە هاوکاری و هەماهەنگیمان هەیە لەگەڵ زانکۆ بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ قوربانیەکانی ڕووداوی هاتچۆ. ڕێگاکان دابش لە یاسایە ئەوانن کە ڕێگەوبانەکان بەکاردێنن و هەروەها ڕێگە بانەکان تەنها هۆکارێک نین بۆ گواستنەوەیەکی ام افریقا بازاری به پیشانگهی بوین ما افتابلوها درست کریه ناو من سما و ناو حوالا من دلاله و ام گله کیف خوشین ما ام افریقا به پیشانگهی دا بجدور بوین ام حس کن هر اف پیشانگهی بردوام به ناف ملت ما دا به پیشانگهی دا 84 قطع پانات دا بشکداری کردن و پیک خطا ویژه که شیخ قناغا سرطایی دست پید کردن هر واسه ناونجی و آماده‌ای و گروه کی جانی کتابیا بجاری و پیشانگی دکیه جوه بلاوک دیواری هر بلاوک که دا چند بابت اقوال گذاشته و کی گودن مازنا و کی مثلا و کی پیکنینا و دیگر بابت میدانسی وێنەکانی ئەم پێشانگایە بریتی لە دوو بەشن بەشێکیان سەبارەت بە ئاشتیخوازی ژنانی کورد سەبارەت بە هەموو دنیا و بەشەکەی تریان سەبارەت بە هەندێک هەست و ئەحساساتی دەرونیاتی ژنن کە دەربرینیان بۆ هەموو کەس ئاسان نییە بەڕاستی. ئەم وێنانە لەسەر شێوازی مۆدرن گیراون و بینەر ڕائەکێشن بەوەی کە سەبارەت بە وێنەکان بیر بکەنەوە و تێبفکرن کە ئایا چ مەعنا و مەفهومێکی هەیە ئەم وێنانە. هنەری ئەکاسیە وەختێک کە هاتە ناو ئێرانەوانە لە اختیاری پیاوانە بوو وەوا ئەتوانین بڵێن کام هونەرە بوو بە هونەرێک کە زمانەکەی زمانێکی پیاوانە بوو جیاواز لەوەی کە هیچ کاتێ بیریان لەوە نەکردانە کە هونەر ڕەبتی بە پیاو یا بە ژن نیە چونکی هونەر لە ذاتی خۆیان جوانە و ژن و پیاو ئەتوانن کەڵکی لێوەرگرن.